خۆی گەورە سڵاو هاوڕێیانی عەزیز لە خزمەتتانم سبارەت بە شکاری ئاڵتون لە ماوەی یەک کاتژمێردا. لەم هێلکاریەدا پێشبینی دەکرێت کە ڕۆتی چاکسازی و دابەزین تا مۆدایە پشتگیریە دروست بێت و لەم مۆدایەدا دەتوانێت ڕۆتەکە بگۆڕێت و ڕۆتی بەرەوسەرەوە لە هێلکاریەکەدا دەست پێ بکات. بۆ ڕۆتێکی بەرزبوونەوە پێویستە نرخەکە بتوانێت لە مۆدای بەرگری سۆزدا تێپەڕێت و ئەگەر بەردەوامی پرۆسەی چاکسازی بە بزاندنی ئاستی 178 و تێپەڕاندنی ئاستی پشتیوانی پێک بێت، ئاوا ڕۆتی چاکسازی و دابەزین دەتوانێت بەم شێوەیە لە چارتەکەدا بەردەوام بێت و لەگەڵ تەواوبوونی نەخشەی چاکسازی لە ئاستی 178 و کاتێکی دیاریکراو دەتوانرێت ڕۆتێکی بەرزبوونەوە دروست بکرێت و کە لە هێلکاریەکەدا دیاریکراوە. و ئەگەر نرخەکە ئاستی 178 تێپەڕێنێت، بەردەوامبوونی ڕۆتی دابەزین دەتوانرێت بەردەوام بێت. هیوادارم ئەم ڤیدیۆ شکاریە بۆ ئێوە سوود و قازانجی بێت.